باشە بەسمە گفتوگوی زیاتر بکەم لەم بارەیەوە دکتۆر دیندار زێباری ڕێخەری ڕاستپاردن و دەوڵەتیەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ میوانم دەبێت دکتۆر زۆر بەخێربی بۆ کوردستان 24 با سەرەتا لە ڕێکارەکانەوە دەست پێ بکەین ینی ئەوە وەکو ڕاستپاردنی و دەوڵەتیەکان کۆمەڵێک ڕێکارتان ئامادەکردو بۆ ڕێکخستنەوەی کاری میدیایی دەکرێت باسی ئەو ڕێکارانەمان بۆ بکەیت چییە و چۆن دەبێت؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە ئازیز سپاس بۆ کەناڵی کوردستان 24 جارێکی تر بام دەرفەتە بەڵێ دیارە حکوومەتی هەرێمی کوردستان بە پێ ئەو بەرنامەی کە لە بەردەستە لە چارچوەی ئەرکەکانی کابینەی نوەم و بە پێ ئەو دروشمەی کە جنابی سەرۆکی حکوومەت لە ڕاگەیاندنی پلانی ئەم حکوومەتان و کارنامەی کابینی نوەم ڕاگەیاندرا ئەوەیە کە بەڵێ سەروەری یاسا شەفافیت بەرپرسیارەتی و بە مؤسساتیکردنی دەم و دەستگاکانی هەرێم بە چارچێوەیەکی معیارێکی نێودەوڵەتی نێوخۆی نێودەوڵەتی ئێمە پرۆسەی حکومڕانی لە هەرێم بەردەواییمان پێداوە دیارە لەسەر ئاستی کاری میدیایی و ڕۆژنامەگەری کە ئەتوانم بڵێم فاکتەرێکی هەرە گرنگ و سەرەکیە بۆ ئەوەی کە چاودێریەکی نێوخۆی نێودەوڵەتی بۆ ئەو ئەدای حکوومەت هەبێت ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لە چارچێوەی پلانێکی هەرێمیدا کە بە پەسەندکردنی جنابی سەرۆکی حکوومەت ئەم پلانە کەوتە بواری جێبەجێکردن لە سەرەتای ساڵی 2022 و ئێمە لە ساڵی دووەمی یان قۆناغی ساڵی دووەمان تێپەڕاندووە لە چارچێوەی ئەم پلانە و ئەم بەدواداچوونە چەند ڕێکارێکمان ئامادە کردووە و ئەم ڕێکارانە وەکو کاری عملی پراکتیزیە کە بە هەمانگی لەگەل یونامی نێردەی نەتەوەیەگرتوەکان باوکاری عێراق ئەم ڕێکارانە داڕێژراوە بە پێ ستانداردێکی نێودەوڵەتی و بۆ کاری میدیایی ئەم ڕێکارانەمان بەدەم دەستگاکانی حکوومەت دەسەڵاتی دادوەری و پەرلەمانیشمان داوە باسی ڕێکارەکانمان بۆ ئێستا لەسەر بابەتی ئەوەی کە ئەم ڕێکارانە بەڵێ ئەم ڕێکارانە ئێستا کەوتنە بواری جێبەجێکردن لە ڕووی یاساییەوە داوامان لە پەرلەمان کردووە کە پێداچوونەوەیەک بە یاسای ڕۆژنامەگەری ژمارە 35 ساڵی 2007 بکرێت بە ئەوەی زیاتر لەگەڵ ستانداردی نێودەوڵەتی بە تایبەتی ئێستا ئێمە لە قۆناغێکدان کە میدیای بینرا و بیسترا و هەروەها میدیای ئەلکترۆنی سوسیال میدیامان زۆر ئەکتیڤە و کارەیە لەسەر ئاستی جیهان و ئەو یاسای کە هەمان بووە لە ساڵی 2007 یاسایەک بووە کە زیاتر یاسایی وەرەقی بووە یانکو ساڵی 2007 ئەو میدیای ئەلکترۆنیە بۆ شێوازە ئێستا نەبووە ئەوی دووەم کە داوامان کردو ئەوەیە کە حقیقەت لەسەر ئاستی زیاتر دەمدەستگاکانی حکوومەتی هەرێم ئێمە ئەو ڕێکارانە کە پێویستە بۆ نمونە ڕێنەمایی ژمارە 1 ساڵی 2023 کە وزارەتی ڕۆشنبیری وەلاوان دەری کردو ئەوە بووە کە بە پێ ستانداردی نێودەوڵەتی ڕێخستنێکی تری تەواو بۆ کاری میدیە بە تایبەتی ئەلکترۆنی و سوسیال میدیا و فرکسیۆنی ئەو کەناڵانەی تەلەڤیزیۆنەکان بکرێت ئەوی تر حقیقەت کە گرنگە بەنسبەت ئێمە ئەوەیە کە بەدواداچوونە و بێلایەنیە لە بابەتی هەر دەنگۆیەک لە پێشێلکاریە کە لەسەر ئاستی هەرێم ئێمە وەکو حکوومەتی هەرێم پاڵپشتیمان لەوە کردووە کە ئەنجومەنی دادوەری داواکاری گشتی کۆمەلگای مەدەنی و حتا نێردەی نەتەوەیەگرتوەکان کە لە هەرێمە هەر هەمووان چاودێر بن لە پرۆسەی هەر دەنگووە کە بێت بۆ پێشێلکاریەکە و ئێمە ئامادەین بە هەر جوورە هاوکاریەک و پشتیوانیەک لەو بوارەوە ئەویتر حقیقەت مەوزوعی ڕاهینانە ئەوەی کە زیاتر پەرە پێ بدرێت لەسەر ئاستی هێزانیەکانمان بەڵێ ئەگەر قسەکان تەواو بوو با من پرسیارەکەی خۆم بکەم دکتۆر ئەویش هەریەک لەو خەڵانەی کە باست کرد بۆ نمونە باست لە پێداچوونەوە بە یاسای کاری ڕۆژنامەگەری کرد لە هەرێمی کوردستان چەند بە پێویستی دەزانن و خۆش داماژەت پێکرد کە نیەم یاسای لە ساڵی 2007 دەرکراوە چەند گرنگەکە هەموار بکرێتەوە ئەو بوارانی دیکە کە ئێستا لە بواری سوسیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان هاتوونەتە ئاراوە بخرێنە چوارچێوەی یاسایەکەوە بەڵێ ئێمە لە ڕاستیدا ئەوە کاری پەرلەمانی دەبێت بۆ پەرلەمانی داهاتوو بەڵام ئێمە بەوە نەڕاوەستاوین ئێمە هاتوین ئەو ڕێکارانە بە ئەوەی کە ئەو بوشایە پڕ بکرێتەوە و داواکاریەکان پێشکەش کراوە بە پێ فەرمانی وزاری بۆ ئەو لانانە کە دەبێ ئەو بوشانە پڕ بکرێتەوە بۆ نمونە ئێمە داوامە لە دەمەدەستگاکانی حکوومەت کردووە کە ببن بە سەرچاوەی فەرمی یعنی عەفوەن سەرچاوەی فەرمینە و دەبێ ئەوان دەریغی نەکەن لە پێدانی زانیاری بۆ ڕۆژنامەنووسان بەبێ ئەوەی کە هیچ سانسۆرێک هەبێت ئەمە زۆر گرنگە بەڵام لێرەدا ئەوی گرنگ زیاتر ئەمەیە کە ئەم زانیاریانە کە دەدرێت دەبێ ئەم زانیاریانە حقیقەت پۆڵین بکرێت وزارەتی پەیوەندیدار زانیاریەکانی خۆی پۆڵین بکات و بتوانێت لە ڕووی میدیاییەوە کارا بێت ئەم وزارەتانە پێدانی زانیاری مافی هاوڵاتیە
بۆیە ئێمە وەکو حکوومەتی هەرێم بە تایبەتی ئەم کابینە هەوڵمانداوە کە ئەم میکانیزمە بکەوێتە باری جێبەجێکردن لە پێدانی زانیاری کە مافێکی تاکە کەسی هاوڵاتیانە بەنسبەت هەرێمی کوردستان. ئەوی تر حقیقەت ئەوەیە کە ئێمە بتوانین ڕێزبەندی بکەین لە بینی ئەو زانیاریانە کە گرێدراون بە ئاسایشی نیشتیمانی بە ئەمنی نیشتیمانی و ئەو زانیاریانە کە دەتوانێت بدرێت لە وەکو شێوازێکی یاسایی ئاسایی. ئەمە دەبێت زۆر هەوڵی جدی بدرێت و لەمەدا ئێمە داوامە لە کۆمەلگای مەدەنی کردووە لە ئەنجومەنی دادوەری لە دەم دەستگاکانی حکومی کە دەست بە پۆڵینکاری بکرێت و بۆ ئەوەی کەم زانیاریانە کامەی ئەکرێت زانیاری گشتی بێت و کامە ئەکرێت زانیاری نەهێنی بێت کە گرێدراوە بێت بە ئاسایش نیشتیمانی وڵاتەوە. بۆیە ئەمانە جۆرێک لە وردەکارینە کە دەبێت یەکلا بکرێتەوە لەسەر ئاسی دەم و دەستگاکان بە ئەمانگی لەگەڵ ئەنجومەنی دادوەری و داواکاری گشتی وەروە بە ئەمانگی لەگەڵ کۆمەلگای مەدەنیش. زۆر جار هەرچەندە ئێمە وەکو کوردستان 24 زۆر ینی پارێزگاری لە کللتور و لە ئادابی کوردەواری دەکەین و زۆر بابەت هەیە کە لێرە بۆ نمونە باسی ناکەین بە تایبەت کە پەیوەندی بە کوشتن و خۆکوشتن و ئەو بابەتانەوە هەبێ، بەڵام ئەم بابەتانە زۆر دەبینین، ینی زۆر بەرچاومان دەکەوێت هەر کەس لە ڕێگەی مۆبایلە زیرەکەکەی خۆیەوە توانێت. ینی ئەمە دۆ پرسیارە بکەم کە سنووردارکردنی جۆرێک لە هەواڵ بۆ بڵاوکردنەوە ناچێتە چوارچێوەی سنووردارکردنی ئازادی ڕۆژنامەگەری کە ئێوە بتانەوێت کاری لەسەر بکەن؟ بە پێی ئەو ڕێکارانە کە بە لایەنە حکوومیەکانمان داوە، داواکاری حکوومەت ئەوەیە کە هەر سنووردارکردنێک ئەگەر هەبێت دەبێت بگونجێت لەگەڵ ستانداردی نێودەوڵەتی. ئێمە لەوەدا ئەو تەرازووامان ڕاگرتووە و ئەمە بە هەمانگی لەگەل یونامی بووە، لەگەل کۆمەلگای مەدەنی بووە و ئەمە دەبێت بەرچاو بگیرێت لە هەر وزارەتێک و لە هەر دەم و دەستگاکەی معنی لەم حکوومەتەدا. ئەوی تر کە حەزەکەم باسی لێ بکەم ئەوەیە کە ئازادی میدیایی لە هەرێمی کوردستان زۆر ینی ئەزمونێکی دوور و درێژە. ئێمە زیاتر لە 1000 ڕۆژنامە لە هەرێمی کوردستان دەردەکرێت و زیاتر ئەتوانم لە 144 کەناڵی تەلەڤیزیۆنی 155 کەناڵی رادیۆیی و ئەتوانم بڵێم بەدەیان و سەدان وێبسایت و ئەوانەی کەسەر بە گروپی دیجیتالین. ئەمانە هەموو حقیقەت کارێکی میدیایی یەکجار فراوانە. زیاتر لە 8000 ڕۆژنامە نووس 7000 یان لە سندیکات تۆمارکراون و جگە لەوانی تر. لەم ئەخیرەش ئێمە لە ئەو چارچەوەی کاری حکومیدا وزارەتی ناوخۆ لەگەڵ سندیکای ڕۆژنامە نووسان لە هەرێم ڕێککەوتنامە لێکتێگەشتێکیان ئیمزا کردووە کە چۆن هاوکاری بکرێت بۆ ئەوەی زیاتر کاراسانی بۆ کاری ڕۆژنامەگەری بکرێت لە بەتایبەتی ڕۆماڵی میدیایی لەگەڵ وزارەتی ڕۆشنبیری لاوانیش ئەم تێگەشتنە یان کە بۆردێکدانراوە لەگەڵ سندیکای ڕۆژنامە نووسان، ئەویش بۆ ئەوەی کە بتوانین زیاتر ئێمە پاڵپشتی لە کاری میدیایی بکرێت و هەروەها ئەو بوردە زیاتر بەسی ئەوە بێت کە جگە لە کار ئاسانی و چاودێریش هەبێت لەسەر ئەرکەکان وەڕێخستن هەبێت. ئێمە حقیقەت ئەوی کە گرنگە بەنسبەت حکوومەتی هەرێم و ئەم کابینە ئەمەیە کە شەفافیەت، ڕوونی، داتا و وردەکاریەکان یەکلا بکرێتەوە و ستانداردە نێودەوڵەتیەکان بە پێ ئەو تەفاهمی ئەمنی و لە چارچەوەی پاراستنی هەرێمی کوردستان و پاراستنی ژیانی هاوڵاتیان ئەمە ڕێک بخرێتەوە. باشە دکتۆر، لەو راپۆرتەی کۆنسڵگەری گشتی ئەمریکا لە هەولێر کە ئاماژەی بۆ کردووە ئێستای ئازادی ڕۆژنامەگەری بە شێوەیەکی باشتر بەرەو پێشچووە لە هەرێمی کوردستانە و ئەوان گوتویانە کامە جێگەی خۆشحاڵیمانە. دەکرێت پێمان بڵێن ینی چۆن ئەو ژینگەیە ڕەخساوە لە هەرێمی کوردستان و ئازادیە بۆ ڕۆژنامە نووسان چۆن فراهەم کراوە، ینی لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و ئێوە وەکو ڕاستپاردە نێودەوڵەتیەکان چۆن کارتان لەسەرەوە کردووە؟ بەڵێ ئێمە لە سەراستی ئەم کابینە هەوڵمەنداوە بە ڕاستپاردەی جەنابی سەرۆکی حکوومەت کە ئەو نێتۆرکە کە هەیە وەکو حکوومەتی هەرێم لەسەر ئاسی نێودەوڵەتی فراوانتر بکرێت و بەشداری هەرێم بۆ گەیاندنی پەیامی ڕاستەقینە و واقعی هەرێمی کوردستان بگاتە لایەنی نێودەوڵەتی. ئێمە لە چارچەوەی بەغدا و وەکو شاندەکانی حکوومەتی عێراق بۆ ئەو ڕێککەوتنامە نێودەوڵەتیانە لەوانە حتا باسی مافی ئازادی سیاسی بێت و کللتوری بێت، ئەوانە هەر هەمووان ئێمە کەناڵی فەرمی عێراقی لە چارچەوەی عێراقدا هەرێمی کوردستان بەشدارە و ئەو داتا ژمارانە پێشکەوتنانە بە نەتەوەی گرتوەکان دەدات لە جنێف لە عواصمی تر لەسەر ئاسی نێودەوڵەتی. ئەمە تەنها ئەوە نییە لە ڕێگەی قونسڵگەریەکەوە ئێمە ئەو پەیامە بگەینین، بەڵام ئەوی کە قونسڵگەری ئەمریکا هەی بۆ حقیقەت و حتا نەردەی نەتەوەی گرتوەکان و ئەوانی تر حەزەکەم زۆر واضح بین. ئێستا لەو هەرێمەدا
قۆنسڵگەریەکان و لا نەبیانیەکان چاودێریان هەیە و بە ئازادانە پێکەوە لەگەڵ کۆمەلگای مەدەنی دەیان راپۆرتیان هەیە و ئێمە هەماهەنگی لە پێدانی زانیاریمان هەیە. بەڵام دیارە قۆنسڵگەری ئەمریکا حتا لە دوای کۆبوونەوەیشیان لەگەڵ هەندێک لە پەیامنێران ئاماژەیان بەوە کردووە کە ئەم ئاستەی ڕێزگرتن لە کاری میدیایی دیارە بەرەو پێشچوونێکی باش بەخۆوە دیتووە لەسەر راستی هەرێمی کوردستانیش و تا حدێکی لە ناوچەکانی تریش. بەڵام ئەوی کە گرنگە بە نسبەت هەرێمی کوردستان ئێمە بە زمانی داتا و ژمارە لەگەڵ قۆنسڵگەری ئێمە راپۆرتی ساڵانەی وەزارەتی دەرەوەی ئەمریکامان هەیە، ئێمە راپۆرتی ئازادیەکانمان هەیە لەگەڵ کۆمیسیۆنی ئەمریکا سەر بە کۆنگرس و سنات. بۆیە ئەمریکەکان زیاتر نزیکن لە ئەو چاودێریە و تەسەوڕەکەم ئەم بەرپێشچوونەش هەنگاوێکی هاوبەشە و ئێمە شانازیت بەو چاودێریە دەکەین و حەزەکەین ئەم چاودێریە هەر هەبێت، بەڵام لە چارچێوەی ئەو میکانیزمانە کە وڵات بیپارێزێت و هاوڵاتیان و ژیان و ئاسایشی ئەم هەرێمە پارێزراوە بێت. زۆر سپاس دەکەم دکتۆر دیندار زێباری ڕێخەری ڕاستپاردنەوەی دەوڵەتیەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان. سپاس کە ئامادەبووی لەگەڵم.